بابەتێکمان هەیە بابەتی ڕۆژە و بابەتێکی گرنگە تایبەت بۆ گەنجان ینی سیر دەکەی لە هیچ شوێنێکی دنیا شتێک نییە بە ناوی ئەوەی هەر گەنجێک پێویستە لە کردێکی حکومی کار بکات لە وەزارەتێک فەرمانبەر بێ بگومان ئەمە نییە دەکرێت حکومت ڕێخۆشکەر بێ لەوەی کە هەلی کار بڕەخسێندرێ بۆ گەنجان دەرفەتی کاری زیاتر هەبێ ئەو گەنجانێک کە دەرچووی زانکۆپەی مانگاکانن ناکرێت تەنیا چاویان لەوە بێ کە ببنە فەرمانبەری حکومی دەکرێت بە فراهمکردن ڕێکخستنی دەرفەت بەوانە کارێکی باش بدۆزنەوە بەڵام لە هەموو ئەمانە گرنگتر خودی گەنجەکەیە گەنج چۆن دەتوانێت کار لەسەر خۆی بکە سەرەتا سەیری خۆی بکە توانە و بەهرەکانی لە کوێدانا دەکرێت لە چ مەجالێک کار بکە ئەمانە هەموو وەڵامەکەی وەردەگرینەوە گەنج چۆن خۆی پێ بگەین و چۆن خۆی ئامادە بکە بۆ کار کە تەوەری ئەمڕۆمان خۆپێگەاندنی گەنجان و ئایندەسازی لە ڕێگەی دروستکردنی دەرفەتی کار و بزنسی تایبەت لەگەڵ بەڕێز شێروان مزوری هەم ئەندازیارە هەم نێوەنگیری خانوبەرەیە وایە زۆر بە خێراتی کاک شێروان هاتی کتێبەکە لە دەست بوو دوو کتێبە وڵات پێم خۆشە بزانم کتێبانە چین باز لە چی دەکەن بۆچی بەلاتەوە گرنگ بوو کە بیهێنی من ئەو دوو کتێبم نەخوێندوتەوە بەس لەسرم خوێندوتەوە لەسەر خوێندوتەوە چکە من دائما لەسەر کتاب دەخوێنەوە پێشەوەی لەسەری بخوێنەوە اینجا بۆ من گرنگێک کتابێک کە نەخوێنمەوە چکە بیدەم بە دیاری بۆ کەسێک چکە من دائما تامازروی خوێندنەوەکەم هەیە یەکەم جار ئەوەم لێ دەکە بچم دانەیەکی تر بۆ خۆم بکڕم بخوێنمەوە لەسەری یعنی ئەمە بە دیاری بۆ کوردستان ئەمە بە دیاری بۆ کوردستان 24م هێناوە ئەمەیان کتابی فیڤەر ئەند تھرست دکتورێکی ئەمریکی لە ساڵی 80ەکان هاتبووە ناو عەشیرەتەکانی کوردستان لەوێ یادگاریەکانی نووسیوە زۆر بە تامەزرم بخوێنمەوە کردوتی بە کتاب ئەمەش کتابێکی ترە کتابێکی دەروونناسیە ئی ئاڕڤۆنیاڵۆم کە ئەویش سایکۆثێراپیستێکی ئەمریکیە کتابەکانی زۆر زۆر باشنی دەروونناسی ئەو دوو کتابم هێناوە هیوادارم استفادە لێ طبعا بۆ دیاریەکەت هەر لەسەر کتێب دوێنێ پێم وایە ژمارەی زۆر کتاب نزیکە 1000 کتێبت کڕیوە دوێنێ 1000 کتابم بۆچی و ئەم کارە بۆچی دەکەیت من کتێبخانەی خۆم هەیە لە ماڵەوە بەس ئێستا شوێنێکی ترم بۆ خۆم دروست کردووە اینجا ماڵەکەم هەموم کردووە بە کتێبخانە بەو نزیکانە لە ناوی دەژیم جوانترین دیکۆر و دیزاینەوە سەلیقەش زۆر جوانە بەزابت من پارەم نە لە کاغاز دیوارینە لە هیچ هەموم کردوتە بە کتێبخانە ئیتر هەمووی بە کتاب پڕ دەکەمەوە جا خەڵکێکی زۆر مەسیجێکی زۆر هاتە بگوتێن تو ئەو کتابوانە هەموو دەخوێنیەوە شەرنی هەمووی بخوێنمەوە بەس هەر هیچ نەبێتن سەتابیستێکی هەر دەخوێنمەوە چکە من وانگانە دووسێ کتاب دەخوێنمەوە جارمەتی دەریش دەبێت لە بۆ خانەوادەکەت لە بۆ منداڵەکان شتێکی زۆر خۆش لە چات جی پی تی نووسیم ئەمڕۆ 1000 کتابم کڕی بە عەرەبی گوتم نووسینەکەتەوە نووسینەکەتەوە بەس معقول لە 1000 کتابت کڕی گوتم ڕەنگە نووسیبی واو نووسی معقول لە 1000 کتابت کڕیە باوەڕی نەدەکرد ئەجە لە ئینستاگرامەکە دامنەوەیە زۆر زۆر بەخێراتی بابەتەکەمان بابەتێکی گرنگە و پەیوەستە بە هەموو گەنجانمان بێکمان دەشزانین گەنج ئایندەی ئەم وڵاتەیە ئێستا گەنجێکی زۆر گلەی هەیە ڕەخنەی هەیە دەڵێ من بێکارم هەلی کار نییە دەمەوێت لەوە دەست پێ بکەم نەبوونی کار پەیوەندی بە خودی کەسەکە هەیە یان پەیوەندی بەو ژینگە هەیە کە تێیدا دەژی هەردووک پەیوەندی بە هەردووکەوە هەیە بەس گەنج چۆن بتوانێت خۆی دەرباز بکە ئەوە زۆر زۆر گرنگە مەسەلەن من هەموو جاری باسیەوە دەکەم لە کوردستان ئەمە ساڵانە هزارها قوتابی تەخەڕوج دەکەن بێسەر ئەمری واقع هەلی کار بووم ئەم هزارها کەسانە نییە کەوتە لەم حاڵەتەدا گەنج دەبێت خۆی بە شتێک ممەیەز بکاتن خۆی بە شتێک بباتە پێش بوو ئەوەی کە هەلی کاری بۆ ئاسانتر بێتن ئەو ڕێگانەش خۆم پێدا تێپەڕیوم دەزانم زەحمەتە دەستپێکردنی ئەخیرەکەی زۆر ئاسانە بەس دەبێ بەردەوام بێ یەکێکیش لەوانە کە هەموو جارێ باز دەکەم تو کە تەخەڕوجت کرد ئاساییە ئەگەر ساڵێک دوو ساڵ یەکسەر نەچیتە سەرکار ئەو 1-2 ساڵە هەوڵ بدە ئینڤست لە خۆتدا بکە ئەگە وەلەو زەحمەتە طبعاً هەمومان پێویستیمان بە سەرچاوەیەکی داراییە بۆ ئەوی بژین بەس دەکرێتنیش ساڵێک 2 ساڵ تەحملی زەختێک بکەن ئەو 2 ساڵە لە جیاتی ئەوەیدا بنیشین لەسەر سوشیال میدیا بین لە ماڵەوە ئەمە احتیمان بە خۆمان بدەین چەند ڕێگایەکە کتاب خوێندنەوەیەکی کە لە ڕێگە هەرە زەروریەکان چونکە خۆم زۆر ئیستفادەم لێ دیتووە سیقەت دەداتێ وەت لێ دەکاتم بچی لەگەل کۆمپانیێکدا بنیشی کەسیوەکەی خۆت تەقدیم دەکەی ڕۆژ لە پودکازێک باسم کرد خۆت ئەبێ سیڤیەکەی خۆت بی کە دادەنیشی لەگەڵ خاوەنکارەکە قەنەعەتی پێ بکەیت کە تو ئەو بەهرەیە و ئەو توانە تێدا هەیە
ئەسلوبی قسەکردن باوەڕ بەخوبوون زانیاری دەرەکی ئەمانە هەموو لە ماڵەوە فێر نابێ ئەمان دەبێت کتاب بخوێنی ئەمان دەبێت سەیری دوکومنتاری بکەیت هەوڵ بدەی خەڵک زیاتر بناسی هەوڵ بدەی بچێ سەر مەشروعەکان ئەگەر ئەندازیاری با پارەت نەدەنێت چەند مانگێک 6 مانگێک بڕۆ بەس فێر بە ئەگەر لە بواری کردن و فرۆشتنی خاونوبەرە ئیش دەکەی بڕۆ ڕۆژانە سەردانی مەشروعەکان بکە بەس داتا کولێکشن بکە ئەو داتا کولێکشنە دەبێتە پارە ڕۆژێک لە ڕۆژان بەس زەحمەتە یەک ساڵ لەوانە 6 مانگ لەوانە 2 ساڵ بەس ئەگەر ئەو کارانە بکەی ئەکیدم هەلی کار بەدەست دێنی باشە کاک شێروان زۆربەی گەنجانمان یان هەموو ئەو کەسانی کە دەیانوێ بزنسێکی بچووک دابنێن یان کارێکی سەربەخۆ بکەن بەرگەی زیان ناگرن بەرگەی زەرەر ناگرن زۆر جار پێیان وایە هەر لەو کاتێکەوان بزنس دەکەیان دروست کرد مانجی داهات و دەبی ئەو پارێکە خەرجیان کردی ئەمە پڕ بکرێتەوە ئەمە چۆن ناگە بۆ گەنجان شی بکەوە ینی تا چەند پێویستە چاوەڕێ بکەن لەسەر بزنسەکانیان یان پێشەوەی بزنسێک بکەن پێویستە چی بکەن ئەو قسێکی کوردیە دەڵێت تا سووارە نەگەڵی ناوێ ئەوش نەفسیشتە لە بوارێش کازان دوونەوە بزنس هەیە بزنس هەیە پێویستی بە کاپیتاڵە بە پارە هەیە پارێک بخەیتەنەوە بازارەکەتەوە تاکە ئەو پارەیەکی ترت بۆ بێنێت ئەمە جوورێکە لە بزنسەکان ئەوەی کە من لە ناویدام و دەتوانم قسەی لێ بکەم بە باشتر ئەوەیە باری کڕین و فرۆشتنی خانوبەر وەکو نێوەندگیر وەکو نێوەندگیر تو گرنگە خۆت لە دەست نەدەی نەک پارەکە خۆت لە دەست نەدەی چونکە ئەگەر خۆت لە دەستدا سیقەت لە دەستدا خەڵک باوەڕی بە تو نەکرد ئەو وەختی هەم پارە لە دەست دەدەی هەم ئیشەکە لە دەست دەدەی هەموو شت لە دەست دەدەی گرنگەکەش لێرەدا ئەوە کە تو پارەی خۆت ناخەیتەنەوە بازارە دوو جوورە هەیە مەسەلەن دەچێت خانوو و شوقە دەکرێتن و بۆ قازان جۆتر بخۆی دەفرۆشتەوە من ئەوها کار ناکەم من نێوەندگیرم تو شتێکی دەوێتن کڕیار و فرۆشیاری بێک دەگەینم لەو بینە پارەکە مەسەلەن وەردەگرم چەندێکە هەر کێشە نابێتن تو زەرەر ناکەی وەکو نێوەندگیر بەس لە سومعە لە دەستدان زەرەر دەکەی کە ئەوەش زەرێکی زۆر گەورە بە هیچ پارە ناکردرێتەوە وانی ترکە لەناو بوارەکانی تری بزنسدان کە لەوانە زۆر زانیاریم لەسەر نەبێتن طبیعیە مەسەرەن ئەتو مەبلەغە پارێک دادنی لەناو بزنسێک لەوانە پاش 2 ساڵ قازانجەکە دەست پێ بکاتە چ بەکردنەوەی کافی شۆپێکە چ بەکردنەوەی ڕێستورانتێکە چ بەکردنەوەی کۆمپانیەکە کە ئەپلیکیشن دروست دەکەی کە وبسایت دروست دەکەی کە لۆگۆ دروست دەکەی کە ئینتەریەر دیزاینەری هەر شتێکی تو لەوانە ساڵی یەکەم یان چەند هەفت مانگی یەکەم قازانج نەکەی پارە زیاتریش سەرف بکەی بەس لە ئەخیرەکەی هەر ئەوە دەکەی ئێستا لە بواری خۆمدا من لەوانە جەنابەت بێ مشتری من لە ماوەی ساڵێک هەڵسو کەوتت لەگەر بکەم تا لە ئەخری ساڵەکە تۆ شتەکە دەکڕێ لەو بینە لە ماوەی ئەو هەڵسو کەوتە من پارە سەرف دەکەم بۆ ئەوەی ئەوە بەردەوام بێتن ئەو چ برادەتی بەردەوام بێتن لەوانە پێویستی بە دەرچوونێک بێتن لەوانە پێویستی بە سەفەرێک بێتن تو کلاینتی منی توێ لە دووبێشت بکڕم لەوانە دوو جار لەگەڵت بمەوێندەر تو شتەکەش نەکڕێ من زەرەرم کرد لە پارەکە بەس عیلاقەکە هەرما لەوانە پاش 2 ساڵی تر پاش 3 ساڵی تر بکڕێ ئەزمونێکیشت پێیا کرد ئەزمونێکیشت پێیا کرد فەلە هیچ شتێک زەرەر ناکەی پارە دەڕوا دێتەوە بەس ئەزمونەکە بەیتا دەبێت زۆر باش پێم وایە کاک شێروان خۆت ئەندازیاری وایە تا چەند گرنگە بەگشتی گەنجەکانمان لەو شوێنە کار بکەن کە تێیدا دەرچوون یان خەریجن اختصاصی خۆیانە دەکرێت کەسێک لە زانکۆ دەربچێت لە پەیمانگە دەربچێت بەڵام کە تەخەڕوج دەکا لە شوێنێکی دیکە زۆر جیاوازتر کار بکە ئەوەی تۆ زۆر جیاوازتر نییە یانی ئەوەی تۆ نزیکە لەو بەڵام کەسێک جیاواز لە بڕوانامەکەی کار بکە دەکرێتن بەس باشتریشە ئەگەر هەر لەو بوارە بێ ئەوەی کە خۆت لێ خوێندوێتە بەس لەوەش گرنگتر ئەوەیە بە حەز و ئارەزوە چوبیە ئەو جامعە من بە حەز و ئارەزوە چوومە هەندەسە حەزم لێ بوو کە تەخەڕوجم کرد چەند ساڵێکی هەندەسیم کرد فرسەتێکم بواتە پێش دەستم بە کڕین و فرۆشتنی هەر ئەو خانووانە کرد کە بە خۆت خەریک بووی نەک بەخۆم کە مەجموعەیەکیش دروستیان کردو من لە ناوی بوومە ئیمن ڕابتێکی زۆری پێکەوە هەیە بووە هەست ناکەم لە بواری خۆم دەرچوو نزیکە بەڵێ ئیمن زۆر نزیکە بەس مەسەلەن زۆر کەس مەسیجێکی زۆرم بۆ دێتن لە سوۆشیال میدیاوە کەسانێکن دەڵێن من دکتۆری ئەسنانەمیان من سایدەلانیمیان بواری بزنسم حەزم لە بوارەکەی خۆمنیان هاچە دەڵێ من مهندسم حەزم لە بوارەکەی خۆنیە پاش تەخەڕۆژ دەتوانم چ بکەم دەڵێم تو بوارەکە بەلاوە بنێ شەهادەکەش بەلاوە بنێ تو بزانە تو لە چی باشی وەکو تاکی وەکو شەخص وەکو فەرد لە چی باشی ئینڤێست لەوەدا بکە ئەگەر پێت بکرێ ئینڤێست لەوەدا بکە فەدەکرێت ئەگەر بوارەکەی خۆش نەبێتن و بزنسێک بکە کە سەرکەوتوبی تێدا خاڵێکی گرنگت باس کرد ینی لە چی باشی
کار لەسەرەوە بکە نەک لە چی دەرچووی بالضبط. وایە هەندێک جار دەرچووی شوێنێکی پێچوانی خولیای خۆتە نمرەی تۆ بەو شێوازەی خواستە کە تۆ بەشێک بخوێنی ئەم بەشە بەدڵی تۆ نییە بەڵام لە چی باشی زۆر جار ینی دەکرێت کاکشێوان لە تەمەنی هەرزەکاری 13-14 ساڵی ئەوان مرۆڤ خاصیەتەکانی خۆی بناسێ پێی وایە لە چ بەتوانای یان دەوروبەری یارمەتی دەبێت تا چەند دەوروبەر دەبێتە هۆکار لەوەی کە باڵێن کوڕەکانیان برایەکانیان خوشکەکانیان لەوەی تواناکانیان ببینەوە سپۆرتیان کە پێ بڵێ لەم بوارە تۆ زۆر بتوانێت دەکرێت گرنگی پێ بدەیت برەو پێ بدەیت تا ڕادەیەکی زۆر ئەگەر منداڵ بن چکە منداڵ وەکو منداڵ ئێمە هەست بەوە ناکەین زۆر باوەڕمان زۆر بە خۆمانێ لەوانە حەز و ئارەزوویەکمان هەبێتن بەسیتر هەر بە دوای ڕێڕەوی ماڵەوە دەدەکەین داکت باوکت چ پێ بڵ هەر ئەوە دەکەیت بەس من پاش 31 ساڵ اینجا زانیم کە لە چی باشم تەخەرجشم کردبوو لە کولیان دەسە من هەر وام زانی من بەس مهندسێکی لەوانەیە باش بم بەس لە ئەخیرەکە کەواتمە ناو کڕن و فرۆشتنی خانوبەرە هەستم کرد ئەوە ئەو ئیشەیە کە کار دەکەم هەست بەوە ناکەم کە کار دەکەم ئەوە ئیشە ڕاستەکەیە اینجا ئەو ئیشەی کە کار دەکەی هەست بەوە ناکەی کارەکەی ئەوە ئیشە ڕاستە ئەوە ئیشەکە من جوان مەسەلەن شەوان لەوانە سەعات 12 شەو تەلەفۆنێکی ئیشم بۆ بێتن ناڵم هەل ناگرم 12 شەوە ئەگەر مهندس بامە مەسەلەن ئیشی هەندەسی بۆ دەم 12 شەو بۆ تەلەفۆن دەکەم من هەل ناگرم بەیانی بۆ دەکەمەوە ئێستا سەعاتێکی شەویش دوو شەویش تەلەفۆن بێتن بە پێکەنینەوە هەڵدەگرم چونکە هەست ناکەم کە کار دەکەم تەئسیرێکی زۆر زۆری هەیە ئەو شتە بەس ئیتر گەنج ئەبێ خۆی بڕیاردەری خۆی بداتن زۆر زۆریش ئاساییە درەنگیش خۆت بدۆزیتەوە چونکە زۆر جار دەبینی وەکو گەنج فرسەت بوو نایەتە پێش وەکو گەنج چانسێکی ئەوە نەبووە کە بگەی بەو ئیشە من دووسێ ئیشێکم کرد کە زۆر تێیدا باش نەبووم هەستم نەدەکرد کە حەقی ئیشەکە دەدەم بەڕاستی غەڵەتیشم دەکرد زۆر حەقی خاوەن کارەکەشم نەدەبێتەوەی هەستم کرد غەریبم لە شوێنێک بەس کە ئیشێک دەکەی خۆت ئارەزوت لێیە قەت هەست ناکە کە ئیش دەکەی کاکشۆران تۆ بکەنە نمونەیەکی زیندوو تۆ جگە لە کتێب کەس کاریگەری بەسەرت هەبووە هانیدای پێی گوتی کاکشێوان لەو بوارە تۆ خوێندنەوەت باشە مناقەشەمان کردی هەست دەکەم شتی باشت لەلایە وەرە بەیەکەوە کار بکەن لە تربیەتی ماڵەوە دەست پێ دەکاتن یەکەم جار لە تربیەتی دایک و باوک دەست پێ دەکاتن کە چۆن لە منداڵیەوە ڕۆی توان خستوتە ئەوەی کە بخوێنی و زۆر نەچی لەگەڵ منداڵەکان یاری لە دەرەوە بکەیان لەس یعنی هەڵیانداوە لەسەر ڕێچکێکی ڕاست پەروەردەت بکەن لەوێ ڕەدەست پێ دەکاتن اینجا کە گەورەبی بێجگە لە ماڵەوە کەسانی تر دێنە ژیانت کە وەکو ئەندامی خێزانتۆن بەس ئەندامی خێزانت نین کە لە بزنس خبرێکی زۆر زۆریان هەیە بەهرە لە توودا دەبینین کە خۆت لە خۆتدانا بینی هانە دەدەن ئەوانە کە مەسلحەتی توان دەوێتن طبعاً زۆر ئینسانی ڕێک هەڵکەوتون لە ژیانی من هەرکە لە هەولێر دەژین و خاوەنکاری زۆر زۆر گەورن بە منیان گوتووە تو لەم کارە لەوانەیە باش بیان لەم کارە لەوانە باش بی ئێمە یارمەتی دەدەین سەپۆرتە دەدەین من هەستم پێ نەکردووە یەکەم جار دوای ماوەیەک هەستم پێ کردووە کە من ئەگەر وا بکەم لەوانە بتوانم نەتیجەیەکم هەبێتن کەسانی وا هاتوونەتە ڕێگام و دەورێکی باشیانەوە بەس ئەخیرەکەی هەر دەگەڕێتەوە سەرە خۆت چۆن خۆت ساحب بڕیار بی چۆن خۆت بەردەوام بی چۆن خۆت بەیانی زوو لە خەو هەڵسی بڵێ ئەمڕۆ من ئەبێ شتێک بکەم زۆر ڕاستە کاک شێروان ئێستا لەگەر ئەوەی بەدەستێنانی کار قورسە بەڵام مەحاڵ نییە ینی دوو گەنج دوو برا یان دوو هاوڕێی نزیک هەردووکیان لێک شوێن خوێندویانە یان دوو برا یەک پەروەردەنا بەڵام یەکیان کاری دەست دەکەوێت دەبێت خاوەن کاری سەر بەخۆی ئەوەی تر ڕەنگە بێکار بمێنێتەوە ژینگەکە بۆ هەردووکان وەکو یەک لەبارە بەڵام بۆچی کەسێکیان کاری دەست دەکەوێت ئەوی تر دەست ناکەوێت ئەمە پەیوەندی بەوە هەیە کە ئەوەی تریان چۆن کاری لەسەر خۆ کردووە چۆن سکێڵی بەرز کردوێتەوە زمانی زیاد کردووە شارەزایی لە پرۆگرام و لەگەڵ ئەو بەرەپێشتونانێک کە ئێستا هەیە بە تاکی دوو برانە لەوانە یەکێک ساعات سێ شەو بخەوێتن لەسەر تیکتۆک بێتن ساعات 11 دەخەوێتن ئەوەی ساعات 11 دەخەوێتن ساعات 6 بەیانی هەڵسیەوە شتێکە هەم علمیە هەم نەفسیە هەمیش طبیە خانەکانی لەشت بە تەواوی کاری خوان دەکەن جسمت مێشکت منتاڵەتیت ئامادەیە بۆ هەموو کارێک ئینێرجیت هەیە پڕ بەوزەوە دەچی ئیشەکان دەکەی و فرسەتی باشتریشت بۆ بێتە پێش ئەمە پێی دەڵێن گردون ئەو کارە دەکاتن بە شتێک کە هەموو پێکەوە ڕابتە کونێکتی هەیە ئەمەی تر کە ساعات سێ نووسووە ساعات 11 هەڵەسێ هەست بە هیلاکی دەکا هەست بەوە دەکا مەسەلەن ئەمە بەشەو بەس خۆم یەکێک بوومە لەو کەسانە من باسی کەس ناکەم زۆر جار هیچ فرسەتێکی ئیشم نەبووە دانیشتمە بەس کومنت بنووسیەوە ئەمەوە پڕی ئەوم داوە پڕی ئەوم داوە باسی ئەمەم کردووە باسی ئەمەم کردووە هیچ نەتیجەیەکیشم نەبووە
تەنیا شڵەژانێکی دەرونی بۆ خۆ دروست دەکەیت. ئێستا نە باسی ئەم و ئەو ناکەم زۆرۆفەکە هەر چوونێک بێتن من خۆم ناکەم بە بەشێک لە کێشەکە من خۆم دەکەم بە بەشێک لە چارەسەرەکە با حکوومەت ئیشی خۆی بکە با دەم و دەستگاکان ئیشی خۆی بکەن با باوکم ئیشی خۆی بکاتن با خاوەنکارەکەم ئیشی خۆی ئەی من چی بکەم وڵات لە گەنج پێک دێتن من ئەگەر بەس هاتو بەس گلەیی بکەم کەواتە منیش بووم بە بەشێک لە کێشەکە من ناڵێم کێشەمانە تا ڕادەیەکی زۆر کێشە هەیە بەس با من بێ من چۆن دەتوانم ببم بە کار ئاسانی هەم بۆ خۆم هەم بۆ ماڵەوەم هەم بۆ کۆمەڵگایەکەم هەم بۆ وڵاتەکەم کێشەشە بێت دەرگاکان دانەخراون بە هەوڵێک بدەم لە جاتی گلەی بکەم با حکوومەت مەسەلەن کێشەی زۆری هەبێت من چۆن ببم بە بەشێک لە چارەسەرەکە یارمەتیان بدەم وەکو گەن چ فکرەیەکم هەیە پێشکەشیان بکەم من بە تەئەکیدم ئەگەر من فکرەیەکم هەبێت پێشکەشیان بکەم ئەوانیش بە جواب بدەن و یارمەتیم دەدەن مەبەستی من لێک شقە لە جاتی بەسگلەیکردن بە خۆمان بە شتێک بکەین هەر گەنجێک سعات 11 بەیانی 12 بەیانی لە خەو هەڵسێتەوە گلەی بکاتن من گلەی یەکەم جۆر لەو دەکەم یعنی مافی گلەیشی نییە چکە خۆم یەکێک بوومە لەو گەنجانە باسی کەسی تر ناکەم بۆیە باش کاک شێروان بۆ کەسێک کە دەیەوێت کار بکات بزنسی خۆی هەبێ تا چەند گرنگە ئەو کەسە سەفەر بکە وڵاتی جیاواز ببینێ بیرۆکەی جیاواز وەربگرێ سەفەر و گەشت دەبێتە قوتابخانەیەکی باش بۆ کەسێک بێتە بزنسمانی داهاتوو هەر قسێکی کوردی دەڵێ ڕوویەکی گەڕاو لە شێرێکی ماڵەوە باشترە ئەم قسانە هەمووی زۆر ڕاستە منطقی زۆر تێدا چکە تا نەگەڕێ نازانی چۆنە تو کە سمپڵە بەسیتە شتێکە کە دەگەڕێ سەفەر دەکەی وڵاتی نوێ دەبینی کولتوری نوێ دەبینی دیزایانی نوێ دەبینی مێنتاڵەتی نوێ دەبینی ئەو شتانە دەبینی کە لە وڵاتی خۆت لە شاری خۆت لە کۆمەلگای خۆت نینە هەندێک عادەت و تەقالی دەبینی پێت سەیرە چاوت دەکرێتەوە بڕوات بە خۆت زیاد دەبێتە من زۆر جار کە مەسەلەن سەفەری ئەو شارە ئەوروپیانە دەکەم ئەوانەی کە کەونن دەکەم دەچمە ئۆڵتاونەکان مەسەلەن هەموو جارێ باسی ئەو نقاتە دەکەم من ئاگوکو گەشتیار کە دەچمە شوێنێک دەچم شوێنێک ببینم لەو شارە ئۆکەی دەچم شوێنێک کەونەکان دەبینم مۆزەخانە و کافێ بچووکەکانیان و هەموو شتەکانن کتێبخانەکانیان بیر لەوە دەکەمەوە باشە ئەگەر من گەشتیار بم کە دەچمە کوردستان سەردانی چ شوێنێک بکەم چ ببمەوە بۆ وڵاتی خۆم چ فکرێک پێشکەش بە دروستکەم شارەوانی بکەم بە محافظە بکەم بڵێن کاکە وەرن بە ئەمە شتێکی وا بکەن چونکە من بە چاوی گەشتیارەوە تەماشای قەڵا دەکەم چ زەڕور ئەمە بکەین من هەموو جار باز دەکەم قەڵایەکی زۆر گەورەمان هەیە بەس لەوانە دەوروبەری قەڵامان نەبێتن تاریخێکی زۆر گەورەمان هەیە بەس لەوانە وەکو پێویست پەرەمان پێ نەدابێتن بۆ گەشتیاری ئێمە ئەگەر بەس گرنگێکی زۆر بەو بوارە بدەین ئابووری وڵات زۆر بەرز دەبێتەوە پێویستمان بە دەستی ئەموو ئەویش بێگومان جا کاک شێروان کە گەشت دەکەی پێویستە مەبەستەکە دیار بێ کە کوێ دەڕۆی وایە یان چ شوێنێک دەبینی و بیرکردنەوەی خۆت چۆنە ئەگەنە خەڵکێکی زۆر هەیە ساڵانە دەبینین گەشت دەکە وێنەیەک دەگری لەسەر ئاو سێ چارێکێک لەبەر دەکا و هەندێک شوێن دەکا و پاشان دەگەڕێتەوە وەکو شوردەواری وشەیەکی عەرەبی تێکەڵ کرد دەڵێ عین تاس و عین حەمام نەفسیش یان هیچ گۆڕانکاریەک دروست نابێت دوو جور سەفەرە سەفەرێکە مەسەلەن کەسێکە بۆ بەس بۆ ئیسراحەتی دەرونی خۆی دووبارە هەر دەچێتەوە نەفسی شوێن چکە لەو شوێنە ئارامە تریان بۆ شۆپینگە دەچێتن یان چێت لە ڕێستورانتێکی خۆشدا دەنیشێتن یان هەر بوارێکی تر بێتن من ئەمە بە گەشتکردن دانانم گەشتکردن ئەوە تو بچتە ئەو شوێنانەی کە جاری یەکەمە بۆیان دەچی من هەوڵ دەدەم هەر جارێک تۆزێک ئیش بکەم و تۆزێک پارەکۆ دەکەمەوە بەلاوە دادەنیم دەڵێم ئەمە بۆ سەفەرێکە بەسەبێ بچم وڵاتێکی نوێ ببینم ئەچوومە چەند وڵاتێکی ئەفریقی کولتورەکانیان چۆنە وە بزانم لێوەش بەرنامەیەکتان هەبوو لە هەر تەنزانیاوانە چوویمە پێشتر ئەچێ چەند وڵاتێکی کۆنی شەرقی ئەوروپی بزانە تاریخیان چۆنە بۆ من ئەوە زۆر گرنگە تۆ کە دەچی بە فکرێکەوە بێەوە شتێکی نوێ دیدی بێتن من چ لە باڵەخانە و لە ڕێستورانت و لە کافێتریا و لە شۆپینگ مۆڵ بکەمەوەنە لە وڵاتی خۆشمانتەهان هەموو شتێکمان لێرە هەیە من دەمەوێت تاریخێک ببینم من دەمەوێت کتێبخانەیەک ببینم دەمەوێت شتێکی نوێ فێر بم هەر ئەمە وات لێ دەکات کە یارمەتی دەرت بێتن لە بوارەکەدا چ دکتۆری چ مەهەندسی چ هەر شتێکی لە کاتی کڕین و فرۆشتندا یارمەتی دەداتن زانیارێکی نوێ بە فروشیارەکە بە کڕیارەکە دەدەی معلوماتێکی نوێ پێ دەڵێ
سیقەی زیاتر بە تو دەبێتن دەڵێتن ئەمە کەسێکی گەڕاوە و دیارە و معلوماتیە و من سیقەم پێ و یەکسەر هەموو شتێک پێکەوە ڕابتە زۆر زۆر گرنگە. پیشەیی بوون لە هەر کارێک گرنگە، ینی ئێمە بۆکو خۆمان وەکو ڕۆژنامە نووس ڕاگەیانکار زۆر جەخت لەسەر پیشەیی بوون و ئەو بابەتانە دەکەینەوە. بێگومان لە بزنسش دروستە. کەسێک بە ناچاری کە دوکانێک دادنێ هەندێک جار خوا دەرگاشی ڕەنگە لێ بکات و لە کارەکەی خۆی وەکو لایەنە مادیەکە سەرکەوتوو بێ، بەڵام ئەگەر ئەم دەرگای لێداخرا ئەستەمە جارێکی دیکە لە شوێنێکی دیکە بتوانێت دەرگایەک بۆ خۆی بکاتەوە، ینی چانس یاوەریتی تا چەند لە بزنس پێویستە مرۆڤ پیشەیی بێ. زۆر زۆر گرنگە. نمونێکی بچوک بچوک بەسەری چەندەها یاریزانی تۆپی پێمان دیوە کە زۆر زۆر ئەستێرەی دیار بوونە لە ماوەی 2 ساڵ کوژاونەتەوە چونکە پیشەگەر نەبوون، ئەعسابی خوان لە دەستداوە یان لە دەرەوەی یاریگە کەسانی پیشەگەر نەبوونە مردوون یەکسەر. لە بزنسیش نەفسی شتە. کتابێک هەیە هەموو جار باز دەکەم تو هاو ئۆر تو بی، ئەو کتابە باسی ئەوە دەکاتن تو خۆتی وەکو کەس یان تو ئەو شتانەی کە هەیتت. ئەگەر تو بەس ئەو شتانەی بی کە هەیتت، ئەگەر ڕۆژێک ئەو شتانەت لەدەست دەکەوتە تو هیچ نیت. بەس ئەگەر تو خۆت بی وەکو کەس، ئەم هەموو گرنگێت بە خۆتداوە بە کەساتی خۆتداوە، ئەگەر لە ناوکە ئەو شتانەش هەموو لەدەست بدەیت، چ دوکانێکە چ شەریکێکە چ بازارێکە بۆت ئاسانتر دەبێتن هەڵسیەوە. ئەم هەڵسانەوەش تو کارت بۆی کردووە، تو خوێندنەوەت بۆ کردووە، گەڕانت بۆ کردووە، خەڵکت بۆی دیتووە. بەس ئەگەر هاتبیە سەر حازر و باوکت چەمپارێکی بۆ تو دانابێت و کۆمپانیەکی بۆ تو کردبێتەوە، هەر کاتێک تو ئەمەت لەدەستدا چۆکت دەشکە یەکسەر. پیشەی زۆر زۆر گرنگ. زۆر زۆر سپاس کاک شێروان، سەکانت زۆر باش بوون و من بە خۆش مسوودم لێ بینی. سپاست دەکەم و هیوادارم نمونەت زۆر بێ گەنجێکی خوێنەر، ئەمە لە هەموو شت گرنگتر بەر لە هەر شتێک، چونکە گەنجێکی خوێنە گەنجێکی ڕۆشنبیر دروست دەکات، کەسێکی ڕۆشنبیر وڵاتێکی باشترمان دەداتێ. زۆر زۆر سپاس بۆ تۆ، هیوادارم هەر سەرکەوتوو بێ. سپاس بۆ ئێوەش، سپاس دەکەم. ئەمە